سیستەمی سیاسی کو سەرجەم کایەکانی تێکدایە هونەریشی تێکدایە یعنی هونەرمەند کاتێک ناتوانانی بە هونەرەکەی بژی ئەوە یعنی خەتایەکە بە دەتوانم بڵێم ١٩٩ خەتای سیستەمی سیاسیە هونەرمەند کاتێک کە نەخۆش دەبی خزم و کەس ینی کۆمەچی لۆکۆ بکەنەوە ئەوە هەتەنا هونەرمەندوانیە هەموو ئەو کانوانە لە نیزامی سیاسی ڕەشید حەق وایە دوو شت بە بەلاش بی یەک خوێندن دوو چارەسەری ئەوە لەوە لە وڵاتە کە ئەگەر بێت و یعنی با بڵین سەروەت و سامانی ژێرزەوی و سەرزەویشی نەبی ئەمە لە وڵاتە چین خوای گەورە باشترین شوێنی داینێ باشترین سەروەتی داینێت چ لە ژێرزەوی چ لە سەرزەوی بورە وەختێک ڕێزدەنانیاندانا بوو لە بۆ هونەرمەندان کار بەدەستانی سندیکای هونەرمەندان کە ئێستاش هەر کار بەدەستن زاوا و کوڕە خەزوور و ئەوانەی خۆیان دانابوو کە ڕێزدەناوی بەڵێ ئەوە یان لە حزبەکەی خۆیان ئەوانە وەی کردیە کە یعنی پێناسەی هونەرمەند لە جێ خۆی نەبی